دوو ساڵە بەهۆی گۆڕانی کەشوهەواوە هاوکات کەمبوونەوەی بەفر و بارانەوە لە هەورامان وەکو پێویست بەفر نەباریوە. هاوڵاتیان بە تامەزرۆیەوە لەگەڵ هەر بەفربارینێکدا و لەمساڵدا ڕوو لەو شوێنانە دەکەن کە بەفری لێباریوە. وڵی کاتێکی زۆر خۆشمان بەسەر لەگەڵ هاوڕێیان لە پەیمانگای تەکنیکی وەڵەبجەواتوین لەگەڵ برادەران چوونە و شاخەوە ماشڵا بەفرێکی زۆر باریوە لە ئاوێسەر جێکی زۆر خۆشمان بەسەر. وڵی کە بەفرە بارێ ماشەڵا خەڵک منێ بە بەفر ئیتر بەرناکەی زۆر خۆشە جەوەکەی. لە دەستپێکی ساڵی 2022دا لە هەورامان 7 سانتیمەتر بەفر باریوە، بەڵام ڕێژەکە وەکو پێویست نەبووە. بەهۆی کەشوهەواوە بەفرەکە کەمتر ماوەتەوە. هاوڵاتیان بۆ گەیشتنیان بە بەفر ڕوویان لە شاخەکان کردووە. کە لەم حازرە تەواو بووین سەفرەیەکمان ڕێخست لەگەڵ هاوڕێیانە هەمومان پێکەوە هاتوین و چوینە سەرەوە بەڕاستی جەوێکی خۆشە. یعنی ئەم جوانە دووبارە نابێتەوە بە یادگاری ئەمێنێ ئێمە کاتێکی زۆرمان نەماوە بەیەکەوە، بەڵام هەنێ وێنەی یادگاریمان تۆمار کردووە. بەڕاستی جەوێکی زۆر خۆشە و وەکەی بینین خەڵک لە هەموو شوێنێکشەوە هاتووە، نەبێ بڵێ هەر تەلەبە هاتووە. بووەتە نەریت و حەزێکی باو کە بەفر دەبارێ، شەڕەتۆپەڵ و تۆمارکردنی وێنەی یادگاری لەناو بەفر، خەڵکێکی زۆر پەلکێشی جوانی دیمەنەکانی بەفر و چرکاندنی وێنەیەک لە ناو بەفردا دەکات. دوێنە شەو و پێرە شەو بەفرباریەوە ئەم ماوەیە بەفرباریوە لێرە هاتوین بۆ هەورامان بۆسم بە هەرێ قسە هاتوین بۆ هەورامان لەگەڵ پەیمانگای تەکنیکی هەڵەبجای ئێمە وەکو ئەم تەلەبانە زۆربەی بەشەکان هاتوون ئێمە ژۆک و پەرستاری ئەواران بەشدار بووین لەم جەوایە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی هەڵەبجا لە هەورامان و لە شارەدەی تەوێڵە بە تایبەتی 209 میلیم باران باریوە و تا ئێستاش بەفربارین 7 سانتیمەتری تێپەڕاندووە. بارینی بەفریش لە زستاندا گەشتیارێکی زۆری زستانە بۆ هەورامان ڕادەکێشێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمەریکا، هەورامان.